الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في نار. إيمان داراني خوشويست خوشكو برابر رزكانم لخزمتنا أمرو إن شاء الله باسي قاعدة كتير لقاعدة قرآن كان كين كياساي تشلو شوارمو فرمايشتي خواهي پروردگار لسورة هودا كأفرمي إن الحسنات يذهبن السيئات، آياتي سطو شوارده واتاب الراسي شاكا كان خرابا كان أسريت وولاي أبا. أم قاعدة لناو أو آياتها كخوي تعالى أفرمي وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين. خوي تعالى أفرمي أمر ببيغمرك صلى الله عليه وسلم وفرمايشت أمر جبو بيغمري صلى الله عليه وسلم بالتأكيد إيماش أكريتوا. خوي تعالى أفرمي نيوجكان بك أي بيغمري خواه بجواني هلصة بكردني نيوجكان لا سرتاو كوتاي روجوا يعني بيانيان يواران وشوانيش چنيا بوت أكري لا سيكوتو دوكوتي شوارة وسيكوتي شوارة چنيا بوت أكري نيوج أنجام بدا براسي چاكا كان خرابا كان أسريتوا أمش ئامۆژگاریەکە و یادەوەریەکە بۆ ئەو کەسانەی کە یادەوەری و ئامۆژگاری وەرئەگرن. بەڕێزان، بێگومان هەموو مرۆڤەکان لەسەر زەویە قابلن بەوەی غەڵەت بکەن و هەموویش غەڵەتەکەن، جگە لەوانەی کە خوا پاراسوونی لە غەڵەت کە ئەویش پێغەمبەرەکانە. خوای تەعالا معسوومی کردن لە هەڵە و لە غەڵەتکردن. جگە لە پێغەمبەرەکان همو خلق قابلة بغلط. كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. همو بني آدم كان همو آدمي ذات كان قابل بهلا كردن وباشتريني أوانا كوا توبة أكن أقرينوا فشيمان أبنوا لدواي أوي كوا هليان كردوا. بويا خوش يسكانم باشترين شتي أوي هلا كانت لادا وبيسريتوا باش توبة كردن أوي تشاكا بكي بيسريتوا تشاكا بكي بيسريتوا. توبەی ڕاستەقینە بەوە ئەبێ کە ئینسان لە جیاتی خراپەکان کە کردوێتی چاکەیەک بکات بە قەدەری ئەو خراپانە بۆ ئەوەی بیسڕێتەوە و دڵنیاش بن کە خراپەکردن کە ئینسان کردبێتی لە دنیا هەتا نەیکا خوا لەسەری نانووسێ کە کردی یەک گوناحی لەسەر نووسراوە. بەڵام چاکە ئەگەر ئینسان نیەتی هەبێ بیکا و نەشیکە خێرێکی بۆ نووسراوە. ئەگەر کردیشی یەک بەدە تا یەک بە 700 و زیاتریش خوای تعالی بۆی ئەنووسێ. بۆیە بەتەئکید ئەگەر کەسێک خوا هیدایەتی دابێ قەت خراپەی لە چاکە زۆرتر ناوێ، مستحیلە. چونکە تۆ چاکەیەک بکەی بە یەک بە 700 و زیاتریش بۆت بنووسرێ، یەک بە 10 و یەک بە 700 و زیاتریش بۆت بنووسرێ، بەڵام خراپەی هەر یەک خراپە بێ. معقول نییە دوایی خراپەکانت لە چاکە زۆرتر بێ، معقول نییە. بۆیە بڕێزان، حتا بۆتان ئەکرێ چاکە بکەن خراپەکان بسڕێتەوە و هەرچی تاوان هەیە بە چاکە ئەسڕێتەوە، هەرچی تاوان هەیە. خوای تەعالا لە سوورەتی الفورقانە ئاەتی 68 بۆ 71 ئەفەرمێ لە باسی سیفەتی عیبادی ڕەحمان، سیفەتی ئەو کەسانەی کە بەندەی ڕاستەقینەی خوان، کە ڕوو لە خوان، کە ساڵحن، کە کەسێکی خواین. خواي پروردگار أفرمي يكي لصفاتكان والذين لا يدعون مع الله إلها آخر. هرگيس هاو باش بو خواب الريار نادن لقل خوايا هاوار بهيج كسيك ناكن وداوا لكس ناكن ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق. نفس يكناكوجن
كخوا حرامي كرد به إلا بحق نبي إلا بحقش جنابتان أقدارا إلا حق بحق دیان تاوانی کی کردی به مستحقی کشتن به ایش تو نه حکومت انجام ده او ایشه يعني اما او کس اگریتو که با امری حکومت او ایش انجام ده اگینا وکو شخصی و هر کسی بو خو هیچ کسی بو نیه هیچ کسی تر بکوجه هیچ کسی بو نیه هیچ کسی بکوجه بو اخوای تعالی افرمه یکم لصفات عباد الرحمن يعني يك لصفات عباد الرحمن اوانن كشريك بخوا قرار نادن اوانن ككسنا كوجن يعني دسيان لخويني كسانيه ولا يزنون وداوين بيسيش ناكن اي اگر كسي لماني كرد اگر كسي لم جناح قوراني كرد ومن يفعل ذلك يلقى اثاما براسي هر كسي لم تاوانا نبكى يعني زور بقورة لسري حسابه يضاعف له العذاب يوم القيامة شنقات سزاي لسر زيادة كليل الرجي قيامته يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا وبهتهتاي تيايا أمينيتوا لنا أقري جهنم إلا من تاب إلا أوانيك توبكن إلا أوانيك توبكن وإيمان راستقين أهينا دواي توبكو إيمان الراستقينك أفرمي إلا من تاب وآمن وعمل عملا صالحا وشاك أكاد عملي شاك أكاد بو أوي خرابكاني بسريتوا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات أوانا كخواي تعالى خرابكاني أسريتوا بشاكا يعني خواي تعالى خرابكاني لا أدا شاكا أخات شونكي وكان الله غفورا رحيما وخواي تعالى زور ليبردي زور ببزية يعني براسي وكساني كتوبة أكن وأقرينا وبلاي خواي تعالى توبة كان قبولك خواي تعالى خرابكاني أسريتوا وبو شاكاني كأنجام يدا كوابو شاكا خرابة أسريتوا كابرايك هيك لأصحاب كاني في صلى الله عليه وسلم كناوي أبو ذر هات خزمتي في غمر صلى الله عليه وسلم داوي لبي غمر خواكر كبي غمر وصيتي بك يعني نصيحتي بك آموش قاري بك في غمر خواش صلى الله عليه وسلم فرموي اتق الله حيث ما كنت وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن فرموي خو باريز بل لنا فرماني كان إخوال لهركوهي لحركوهي خو باريز بل لحركوهي هرب لو دصلاتي كتير حرب لو دصلاتي كتير لهر شونكي أمسر زوياي لهر حاليتكاي فقيري دولمني لهر شي وضعكاي لخوا بترسو لنا فرماني كان إخوة خود بباريزة باشان فرموي وأجر طبعا إنسان شن يخو باريز بيت قابل بوي غلط بك أي أجر غلط يكتكر وأتبع السيئة الحسنة تمحها خرابة كان بتشاكا بس الروا هر خرابة يكتكر تشاكا بك لشوينكي بو أوي بيسرتوا أم جا فرموي لأخيرا فرموي وخالق الناس بخلق حسن هول در روجوان بلغ الخلقية چونك براسي ديني إما ديني روشته تو كروشت ناشرين بإخوام كرده شو روش سرد لسجده أبي روشت نرخي تو درخا بالروشت إسلامتي تو درك فيه چنيك مسلماني أوانيك روشت چنيك باش به چنيك لإسلام دوري أواندي روشت خراب بإخوة بنامانده للروايتك أو حديثة أفرمي إذا عملت سيئة فاعمل حسنة فإنها 10 أمثالها أفرمي الخرابة كتكر شاكية بكر شوكا شاكا بدقاته لا يكمكي بدقاته الله من شوتم أي بيغمري إخوة آية وتني لا إله إلا الله إيش حسناته يعني مثلا أجر من خرابة كم كرد وذكر كم كرد وتم لا إله إلا الله آية أمش بحسنات بهم أجمره بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرمي إنك حسناته بلكو أفضل الحسنات بلكو أو ذكرى هر وها ذكرى كان يتريش سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر صلوات سر بيغمري إخوة صلى الله عليه وسلم وتني لا حول ولا قوة إلا بالله أمانة موي حسنات ولا قورترين حسنات كانيشن لحديث كترهت وعمري كري عاص هات خصمتي بيغمري إخوة صلى الله عليه وسلم شرطي قرد مرجي قرد لبيغمري إخوة صلى الله عليه وسلم كوا أبي مسلمان بس بو مرجي إخوة لقنا حكاني بيشوي خوش به جاء بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرمي عمر أي نازاني مسلمان بون يعني بون بإسلام حرشي بيشي خوي هي أي سريتوا أي نازاني كوتش كردن لبيناوي إخوايا
هەرچی پێشی خۆی هەیە ئەیسڕێتەوە ئەی نازانی حەجکردن بۆ ماڵی خوا هەرچی پێشی خۆی هەیە ئەیسڕێتەوە بۆیە پێویستی بە مەرج نییە تۆ مەرجدانەی بەڵکو هەربووی بە مسلمان و تۆبەت کرد و گەڕایتەوە بە ڕاستەقینەی بۆ لای خوا هەرچی گوناحی پێشی خۆی ئەیسڕێتەوە. ئەبی عوثمانی نەهدی لەگەڵ سلمانی فارسیە بوو ڕزای خوای لێبێ ئەفەرمێ لەگەڵ سلمانە بووین ئاوا بۆ شوێنێکە ڕۆیشتین سلمان دارێکی وشکی بەدەسەوە بوو نزیکی دارێکی تەڕ بووینەوە سلمان ئاوا ئەیدا لە گڵای دارە تەڕەکە گڵاکانی ئەوەری دیارە وەرزی پاییز بووە ئەڵێ گڵاکانی ئەوەری وتی پرسیارم لێ ناکەی ئەبوو عوثمان بۆ وا ئەکەم منیش وتم بۆ وا ئەکەی وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمان شتی کرد دارێکی بەدەستەوە بۆ ئەیدا لە دارێک گڵاکانی ئەوەری پێمی وت سلمان پرسیارم لێ ناکەی بۆ وا ئەکەم ئەڵێ من شوتم ئەی پێغەمبەری خوا بۆ وا ئەکەی فەرمووی ئینسانی مسلمان کاتێک کە دەستنوێژ ئەگرێ بە جوانی دەستنوێژ ئەگرێ پاشان پێنج فەرزەی نوێژەکانی ئەکا خوای تەعالا لە هەموو گوناحەکانی خۆش ئەبێ وەکو چۆن گڵای ئەم دارە بەرئەبێتەوە یاری خوای تەعالا وەکو چۆن گڵاکە بەرئەبێتەوە ئاوا گوناحەکانی بەرئەبێتەوە خوا لە گوناحەکانی خۆش ئەبێ ئەمجا ئەم ئاەتەی خوێندەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرموو وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين. معاذ كري جبل وما نجرته أفرمي في غمر خواه صلى الله عليه وسلم فرمي الصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار. أفرمي شاكا كردن خير كردن هرچن يخوا بيتي دابه هرچن يخوات بيتي دابه بتايبتي لم وزعي بيموچي و ناڕەحەتی و ناخۆشی کە ئێسا خەڵک بەرچاوی تەنگە تۆش خوای تەعالا دووسێ فلسێکی پێدایی لێی ببەخشە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ سەدەقەکردن گوناحەکان ئەکوژێنێتەوە و ئەیسڕێتەوە و لای ئەبا وەکو چۆن ئاو ئاگر ئەکوژێنێتەوە. جا لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئینسانی مسلمان چاکە بکات و بەردەوام بێ لەسەر چاکەکردن و بێ ئومێدیش نەبێ کاتێک گوناحێکەکە هەموومان قابلین بە گوناح هەموومان ئینسانی بێگوناح خەلق نەبووە جگە لە پێغەمبەرەکان نەبێ ئینسانی بێگوناح خەلق نەبووە جگە لە پێغەمبەرەکان نەبێ هەر گوناحێکت کرد و تۆ بێ ئومێد ببی و شەیتان بتخەڵەتێنێ و بڵێ ئاخر ئیتر چۆن و چۆنی لەگەڵا مەکە تەوبە بکە و داوا بکە خوای تەعالا لێت خۆشی و پاشان چاکەیەک بکە بیسڕێتەوە. یا ڕەبی خوای بخاتە ناوەجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بکەتە دڵەکانمانەوە دامەزرامان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی. وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. إيمان داراني خوشويست ڕۆژی کیان کابرایە کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوتی ئەی پێغەمبەری خوا من دوکانم هەیە ئافرەتێک کاتە ناو دوکانەکەەوە ڕاستیەکەی تەماحم کرد و خۆمم پێ نەگیرا و ماچێکی کرد. ئەی پێغەمبەری خوا من چی بکەم هاتووم بۆلات ئەگەر حەدیەکی شەرعیم لەسرە ئەگەر زۆر پەشیمانم زۆر خەفەت بارم حەستەکەم تاوانێکی زۆر کێزەونم کرد و ئەمانە و شەیتان خەڵەتانمی ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوابی نەدایەوە. کابرا کە ڕۆژ دوور کەوتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بنێرنە شوێنە کە ناردێ شوێنە فەرمووی خوای تەعالا ئەم ئاەتەی دابەزاندە خوارەوە وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين. چاکە بکە نوێژ بکە تاعات بکە هەوڵدە چاکە بکە و ئەو گوناحە بسڕێتەوە. ئەڵێ کابرا زۆر دڵخۆش بوو وتی ئەی پێغەمبەری خوا ئەمە تایبەتە بۆ من یا بۆ هەموو مسلمانان؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەمە بۆ هەموو مسلمانان. ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگێڕنەوە کە کابرایەک لە بەنی ئیسرائیل 99 کەسی کوشت بوو کابرا 99 کەسی کوشت بوو ئەمە حەدیثی صحیحە لە بوخاری و مسلمایە کابرا 99 کەسی کوشت بوو لە دوای ئەوەی کە ئەم هەموو تاوانە گەورەی کردووە کە یعنی تر باس ناکرێت لە گەورەی ئەم تاوانانە
ئەم کابرایە دێتە دڵیا مەوعیزەتێک ئامۆژگاریەک گوێی لە چ شتێکە بێ خەوێکە بینێ گرنگ ئەوەیە ئەم کابرایە بڕیار ئەدا تەوبە بکە و ئەمەش بەسەر هەمومانە دێ دوای تاوانێکی زۆر جاری وا هەیە هە لە خۆتۆ یعنی شتێک دێتە خەیاڵتە تەوبە بکەیت ئەڵێ کابرا بڕیار ئەدا تەوبە بکات ئەگەڕێ پرسیارەکە ئەگاتە فڵان و ئەم و ئەو پرسیارەکە ئەڵێ کاکە ڕێگان پێ پیشاندن بکەنە خاتر خوا پیاوێکی مسلمان یعنی عالمێکم پێ پیشاندن زانایەکم پێ پیشاندن پرسیارم هەیە جا لە سەردەمی کۆنا خەڵک هەبووە گۆشەگیری کردووە لە ئەشکەوتێکە خەریکی گۆشەگیری بووە ئەوانە لای خەڵک زۆر پیرۆز بوون و خەڵک و عالمیانیشی زانیوە وتوان ئەمە پیاوەکەیە لەوێیان لەو ئەو ئەشکەوتە خەریکی عیبادەتە بڕۆ بۆ لای ئەو ئەمیشە چێ بۆ لای کابرای عابد لە ئەشکەوتێکە خەریکی عیبادەت ئەچێتە ژوور و ئەڵێم مامۆستا پرسیارم هەیە ئەویش ئەڵێ فەرموو ئەڵێ کاکە من 99 کەسم کوشتو ئەمێ تۆبە بکەم 99 کەسم کوشتو ئەمێ تۆبە بکەم ئایا خوا تۆبەکەم قبوڵەکە ئەم کابرا بیری لێ بکەوە ئەم کابرا لە ترسی گوناحێکی بچووکە ڕۆیەتە ناو ئەشکەوتێکەوە ئەمەڵێ 99 زەلامم کوشتووە هەر ئەڵێ چی ئەڵێ 99 کەسم ئەڵێ دەرچۆ دەرەوە با ئەشکەوتەکەش نەڕبێتە بۆ پاڵ دەرێ کاتە دەرەوە ئەم پیاوەی تریش 99 کەسی کوشتە دیارە ئینسانێکی عەسەبیە ئینسانێکە هەر لە خۆت و ڕابێ دەستێکی پێوە بدە لە خۆت و ڕابێت تەحملەوە ناکایکە ئەوە پاڵ دەریکا و نینێکا وەڵا خنجێرێک بەقەیەوە خنجێرەکە لەگەڵ کاتە زک ئەویشە کوژێ ئەیکا بە سەد دوایەوە دەرەچێت دەرەوە داتە سەری خۆیان ئەڵێ هاوار خوایە من هاتم تۆبە بکەم و چیترم توش بوو خوایە ئیتر پرسیارەکە لە ئەم لە ئەو لاو ئەڵێن کاکە کابرایەکە لە فڵانە شوێن ئەمجار ڕێگای پێ پیشانەدەن عالمێکەوە لە فڵانە شوێن بڕۆ بۆ لای ئەویشە ڕوا ئیدۆزێتەوە ئەچێ بۆ لای ئەڵێ مامۆستاگیان بیکە خاتر خوا مامۆستا ڕێگان پێ پیشاندە 100 کەسم کوشتۆ تا ئێستا لە ژیانمە ئەمەوێ تەوبە بکەم دڵم وەختە ئەگری چیایە ئەمەوێ سوکنایی بێ خوا لە گوناحەکانم خۆشە بێ ئەگەر تەوبە بکەم ئەمجا چی بکەم مامۆستایش پیاوێکی عاقڵە و عالمە و ئەوانە پێ ئەڵێ هیچ کەسێک نییە دەرگای خوا لە تۆ داخ هیچ کەسێک نییە دەرگای خوا لە تۆ داخ دەرگای خوا کراوەتەوە دەرگای تەوبە کراوەتەوە بەڵێ ئەگەر تەوبەیەکی ڕاستەقینە بکەیت و دەستکەیتە کاری چاکە بەڵێ خوا لە گوناحت خۆشە بێ تۆ خەڵکی کوێ ئەڵێ وەڵا خەڵکی فڵان ئاوە منتەقەم ئەڵێ ئەو خەڵکی ئەو منتەقە هەمویان پیاو کوژ و دز و جەردە و ئەمانن تۆ ئەگەر لێ بمێنیتەوە بەخوا برا تۆبەکەت ناوەیتە سەر بەیانیان دەستی پێکەیتەوە ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی ئەگەر بە قسەی منەکەی لەوێ و بیگوازەوە بڕۆ بۆ فڵانە شوێن ئەوانە خەڵکی چاکی تایە خەڵکی ئەوێ ئەتوانی لەوێت تۆبەکەت بەڕێک و پێکی بۆیتە سەر ئەمیش بڕیار ئەدا قسەی مامۆستا جێبەجێیەکە ئەڕوا ماڵەکەی کە کەمیشە بێ ئەیداتە کۆڵا و ئەکەوێتە ڕێ لە شارە خراپەکەەوە بۆ شارە چاکەکە لە بەینی شارە خراپەکە و شارە چاکەکە کاتی مردنی دێ کابرا ئەدا لە زەوی و مەلائیکەی عملی چاکە و مەلائیکەی عملی خراپە دێنە بانسەری ئەوانەی چاکە نووسن ئەڵێن کاکە ئەم پیاوە تەوبەیەکی ڕاستەقینەی کردووە بۆ لای خوا گەڕاوەتەوە بە تەواوەتی بۆیە ئێمە ناوێت نووسین لە سجل ئێمە ئەوانی تریش ئەڵێن ئەم کابرایان 100 کەسی کوشتووە ئەمجا هیچ شاکەیەکی نەکردووە هەر بەس ئەوەنە بڕیاریدا تۆبە بکە بۆیە لای ئێمە ناوێت نووسرێ لەو بەینە خوای تەعالا لەسەر شکلی زەلامێک مەلایکەیەکە نێرێت لە ڕیوایەتە هاتووە فەرمێن جبریل عەلەیهی سەلام ئەکەوێتە بینیان حەکەمی بینیان پیان ئەڵێت با حەسابی کەین لەو شوێنە خراپەوە هەتا ئەو شوێنە قیاسکەین هەروەها لەو شوێنەشۆ کە مردووە هەتا شوێنە چاکەکە با قیاسی کەین لە کام لایەنەوە نزیکتر بێ یعنی وەکو بڵێین نزیکەکەی بۆ ئەم لابێت لەگەڵ لە سجلی چاکەکارانە ئەنووسرێ ئەگەریش لە شارە خراپەکەەوە نزیک بێ لە سجلی خراپەکارانە ناوێت نووسرێ پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەم کابرایە بستێک لە شارە خراپەکەەوە نزیکە بەڵام خوای تەعالا زەویەکە ڕائکێشێتەوە زەویەکە ڕائکێشێتەوە تاوەکو بستێک نزیکە بێتەوە لە شارە چاکەکە دوایی مەلائیکەی چاکە لە سجلی خۆیانە ناوێت نووسن خۆشەویستەکانم تەوبە مەقبولە ئەگەر ئینسان بەڕاستی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار ئەگەر بڕیار بدەی بڵێ من ئەوە گەڕامەوە بۆ لای خوا لێت خۆشە بێ و تەوبەکەتیش قبوڵەکە